کاک تارق چۆنی؟ مرحبا سڵاو سەرچاو. باشی؟ مەمنون سپاس جەنابی کێ بوویت ببوورە؟ ناوم قادر نادرا. بەڵێ کا قادرجان چۆنی برم؟ وەڵا باشمە تو کوی؟ من باشم سواسە دەکەم سەلامەت بیاخۆ. کاک تارقەوەم بۆ دیدارە بۆ زانیاریت. بەڵێ لە خزمەتم. کاک تارقەسە تو سەرپەرشتی هاوڵاتی نیوز دەکەی وەنیا؟ بەڵێ بەڵێ. کاک تارق مێژووی هاوڵاتی مێژۆشی زۆر جوانە هەمومان متفق یعنی بەڵام ئەوە هەر مولکی وابزانم بەڕێزت نییە مولکی هەزاران کەسە و یەکێک لە لاپەڕە پرشنگدارەکانی دەنجی ناڕە ئەوەیە میدیای ئەهلیە دەنجی ئەوەیە ئاڵگۆڕێکی زۆر گەورە بەسە هاوڵاتی نیوز داهاتێ تووڕێی هەمومان چکەوە باشەکە لە مێژووی هەر یەکە بە پێی توانە ئەمە هیچمان نەکردی ڕەنگیدا بیسی بابەتمان لێ هەیە بەس ئاڵگۆڕەکە چییە؟ لە زۆر منحازە لە بۆ پارتی یعنی مەسعود بارزانی بە چ سیفەتێک سەرۆکە دەنووسن سەرۆک یعنی من بە سەرۆکی خۆمی دەزانم. چۆن ئەو مەسعود یعنی بە سەرۆکی چییە؟ سەرۆکی پارتێکی گەورەی باشە بنووسە سەرۆکی پارتی تۆ میدیایەکی ئەهلی وایە نە؟ کا قادرجان ئەمن تەمەنم 55 ساڵە. باڵێ 30 ساڵ 35 ساڵە لە ناو ئەو ئەزمموی ڕۆژنامەگەری و میدیای ئازاد و سیاستدان. باڵێ ئێستا زۆر ئازادانە بە هەموو قەناعەتی خۆم باوەڕم وایە لەو مەرحەلە مێژووە کە ناوچەکە و دنیای پێاتێ پەڕ دەبێ کورد دەبێت لێک کۆبنەوە و یان هیچ لەسەر یەک دەنگی و ئەوانە بکرێت لە باشووریش بە بڕای من هەم پارتی هەم کاک مەسعود ئەو هێزن کە دەتوانن کاریگەریان هەبێ یەک ماڵی و یەک ڕێزی کورد دروستکەن کورە بڕیارم داوە دۆستایەتیان بکەم. باش لۆ نابیە پارتی باشتر نییە لەبەر ئەوەی نامە پارتی نامن هیچ وەختە حیزبایەتیم نەکردووە. فەرقی چییە؟ تۆ میدیای پارتی میدیای سێبەری پارتی ئەڵێ سەرۆک بەبێ ئەوەی یەک دقەیەک دەکات ئازادم آخر ئەوە مێژووی تونی لەو مەرحەلەیە بیرکردنەوەی من ئاواهەیە کاک تارق یەک دقەیەک گیری لە سیاسەتی پارتی بکەم. کاک مەسعودیش بە سەرۆکی خۆم دەزانم. کاک تارق هاوڵاتی مولکی تو نییە ڕاستە تو بە ناوت بووە هەزاران کەس پێی وێماندی بووە خەڵکەکی زۆر قوربانیدایە لاپەڕەشی گەشتی ئەوێ مڵکی منە خۆم دروستم کردووە قوربانی زۆر گەورم بۆ داوە هەر ئەتو داوتە دەستکەوتی زۆر گەورە لە ژیانم هەبووە چەندین بزنس و ئەزمموی گەورە و پارەی گەورە دەستبەرداری بووم لەبەر خاتری هاوڵاتی لە هەر مەرحەلەیەکدا لە هەر شوێنێکدا تێگەیشتن و قەناعەتم چۆن بێ من بۆ ئاراستەی بەکاری دێنم. ئەخر بەس ئەوە بێویژدانیشی زۆر گەورەیە بەرامبەر شەوری خونی یەک دقیقات تاریخ تخوا با پەیام بگەین بە قوربان بەقی یەک دقە بکەم یعنی معقول نییە واشنگتن پۆست معقول نییە کوردستانی نوێ کە مینبەرێکی حزبیە بڵێ وەڵی بەس ئازاد جوندیانی کە ئێستا ئازاد جوندیانی بووی تێچێت پارتی براکەم ئەتوو خاوەن بووی یەک کەس بووی بە تو بەڕێوە نەدەبردرا تۆ بەرپرسی خانووەکت هەبێ شتێکت هەبێ ئەوە مێژووی هەزاران دەنگ و ڕەنگە تۆ بۆ ئەو حەقێزەوەنی دەکەی ئەو مینبەرە یەک کورە لەوەی قێزەوەنتر تۆ مێژووی هاوڵاتی پڕ وە لە ڕەخنەگرتن لە ئوسلوبی تەعاملی یەک دقە لە مەسعود بارزانی ئێستا تو کۆدەتات کردیە هاتووی مەسعود بارزانی حتا لە بواری ڕۆژنامەگەری کاکە خۆ مناڵێ مانووسە بنووسە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان باشە پارتێک بە سەرۆکی خۆی دادەنێتن ئەتوەگە خەمی کورد تا یەک دقە ئەگەر هەوڵی جددی و باشتر و گەورەتر بدا بۆ دەتوانی بنووسی سەرۆک ئۆجەلان بەڵێ دەمسم ڕێبەر ئۆجاران بەڵێ بۆ نەمدیتیە بەڵام مەسعود نە ئەمە لە میدیا ئەتوو وەکو فەرقی تو ئێستا هاوڵاتی نیوز یەک دقە هەتو حەقت نەبی لەسەر بابە عیبە ئەتو ڕۆژنامە نووسی بەو پێوەرە تەقیم دەکەی جوان نیە نەبراکەم ڕۆژنامە نووسێک
ڕۆژنامەنووسێک بڵێ کاچ خۆم ڕۆژنامەنووس پێوەری خۆی هەیە ڕۆژنامەنووس یەک دقەیەک بە منەوە کورەیز ئاسکردنی چێ ئێوە خیانەت دەکەن تاوان دەکەن دەشتەوێ بڵێ مۆڵای واز بین خۆم شتێک شەخسی نییە تو شەرەف دوای 20 ساڵ لە مێژووی هاوڵاتی هاتووی ئینقلابت بەسە فکری مێژووی هاوڵاتی کردیە ناشیرنی دەگەی بۆ نابنە پارتی باشترنیەوە هەموو خەڵکێک کە واز لەو مێژووی بێنی ئێکورە براکەم ئەتوو بە تاختەنێ بڕیاردایە تۆ بێوجدانێکی تاریخی هەراتوو کردی وەکۆی شێتی نیشتیمانی و پارتی و دوو کوڕی تاڵەبانی هات و دوو کوڕی نەو شیروان هات و دوو کوڕی کورە بابە ئەهلیش من خاوەنی مطلقی ئەو کارم ئەو شوێنم بەتاقتەنیا هەموو ئەوی شکارات کردیە چەند جار گیرایەوەی ئەو ڕۆژنامە نووسانە چەند جار بە 500,000 ئیشت کردیە چەند جار سزنت دیتیە لە چاو ئەو هەموو ڕۆژنامە نووسەی من تەقەشم لێ کراوە چەند جاری سزنم دیوە هەر ئەتوو لێت کراوە هەروایە ئەزمونەوە مەرحەلەیە تێپەڕێ کاک تارق کە پێ دەڵێم جوانیە زانیدۆ ڕۆژنامە نووس هەموو ڕۆژنامە نووسە ئەگەر ڕۆژنامە نووسی مەسعود بارزانانی سیفەتە چیە دەنووسێ خۆ مناڵە نووسە کاکە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ناخێ من بە سەرۆکی خۆمی دەزانم کاکە وەکو تاریق فاتح نەک وەکو هاوڵاتی بەڵێ وەکو دەستگاکە وەکو هاوڵاتیش ئەوە سیاسەتی تازەی ئەمەیە چێ و چێنە لەوە سیاسەتی تازە یعنی تیمەی دەستگاکە بەڕێوەدا چێت لەگەڵ لە کاک تاریق لەو گوستافەی هاو کارمەندانی لێ کار دەکە پێم گوتون هەمویان ئێمە سیاسەتی تازەی خۆمان ناواهەیە چێ قبوڵێتی بمێنێتەوە چێ قبوڵی نییە بڕات هیچ کەسێک لای من نەبوو بڵێ قبوڵم نییە ئەیتر چی بکەمێنی یعنی بۆ سەرۆکێک کاک تارق سەرۆکێک سیوێکی ئابکە کە دەیان پۆست لەسەری هەیە هەر لەو مێژووە یەک دقە مەرحەلەی تاریخیە و بابەوە کۆدەتای ئەخلاقیە لەو مێژووە نانا چەند ڕۆژنامە نووس تیرۆر کرا لەو میدیای ئەهلیەی 20 ساڵی ڕەبەق ئەنگۆژەکو یەکێتی و خەڵکتان هاندا ئەو قسەی لەسەر کراوە ئەوە نیە هەزاران فەزاعەتان کردووە ئەو پارتی شەڕیە و پارتیەتان کرد ئێستا کە شادیرە بۆ من دەڵی سەرۆکمە یعنی چۆن جوابی هاوڵاتی دەدەیەوە کە مێژووی هاوڵاتی هەر 20 ساڵی پڕڕەخنە لە پارتی بەشێکە لە مێژووی هاوڵاتی مەرحەلەیەکی تازەیە یعنی چ ڕوویدایە 20 ساڵ لەمەوبەر بە پارتی باشتر بیان ئێستا یان ئەوەیە ئەتوو کۆمەک دەکردن لە چ باشترە چ گۆڕانکاری ڕوویدایە لە یعنی چی باشتر بۆ مەسعود بارزانی چی باشتری کردیا تا بێ ئەو مەرحەلە تاریخی ئێستا کوردی پیا تێپەڕێ پێویستی بەوەیە پێویستی بە شەڕەجنێ و بە ماڵژیایی و بە شەڕەجنێوی چێ خەڵک ئەتۆ ڕۆژنامە نووسی خەڵک وەکو هاوڵاتی وەکو منوت ڕاخنە دەگرێت ئەوە بکەی شەڕەجوێنەکەی واز لەو ئەزانی چۆن ناکرێت تۆ دەتوانێت وەکو تارق فاتح بچی بڵێ مەسعود بارزانی کورە کاکە تەشیر ئەوە وەکو تاالبانی و شیروان گوتی ئەو حزبەی خۆمە تەواو وەکو کوڕەکانی گۆزرەتی وەکو ماڵی بارزانی میدیای ئەهلی شدووە لێ کرد ئەی خۆیتی تەواو پشتگیری ڕەوانشاد جەلا تاالبانیشم کردووە ساڵانێکی زۆر پشتگیری بزوتنەوەی گۆڕانم کردووە کارم لەگەڵ کردوون ئەوەی پێویست بوو بۆ پەکەکەشم کردووە ئێستا من لە خۆت بە تاقتەنێ نەتکردیە کاک تارێق بە قوربان ئەنگۆ هەموو قسە دەکەن کە ئەنەما ئەنگۆ یعنی هەموو شتی خۆتانە کە خەڵکە قوربانی نەدایە کە خەڵکە ئەوەی نەکردی ینی ماندی نەبوو بەکوش لە هەموو شوێنێک ئەگە خەڵک خەبات کە بە کوش دەگەک بە هەندە بێ و مەسعودەی تو دەیان 1000 کەسی بە کوش داوە تاالبانی دەیان 1000 کەسی بە کوش داوە بەس لە پێ خەباتی ئازادی ژوایە بە قوربان خەباتی ئازادی ژوایە چی ئەو قسانە دەگەن بەس ئەتوو کاکە مینبەرەکی بە قوربان خەڵک پێوەماندی بووە ئێستا خوارچندە هاوڵاتی ئێستا زۆر زەعیفە هیچ سقوڵتان نییە بەڵام ئینسان تەئەسف لە ناوەکەی دەخۆی بابا ئەمە دەبینین بینەر و خوێنەرتان چەندە ئەمە دەبینین چ تەسیرێکتان هەیە ئەمە دەبینین چ خەڵکێک قێزی لێتان دەبتەوە یعنی من هاتیمە خۆ بە تاقتێنە نهاتیمە چەندین کەس بەمنی گوتی قادر بۆ تەلەفۆنیان لۆ ناکەی هاوڵاتی مێژۆکی جوانی هێلۆ ناشیدنی دەگەیت
باشە باش بەزم پێ دەڵێم هاوڵاتی تاوانە ئەو مێژوو جوانەی لە کەداری دەکەی تاوانە بڕۆ بە ناوی تاریق فاتحی ببە پارتی زۆر باشترە پارتی فەرقت چییە؟ نابم کاکە مەرحەلەیە کورم مەرحەڵەی چ بە قوربان لە ڕووداوێکی تر لە شێوازێکی تریشکردنا من پەشیمان بوو لەمە ئازادم کورە تا 2 مانگ لەمە وەرە تو بەرەی گەل بووی هزار نا تو 2 مانگ لەمە وەر بەرەی گەل بووی لە دوای ئەو لالەزار دەست بەو گێرگۆڕی نەکردیە یعنی ئەو شتە چی ئاستە چی ئەوەیە کاکلاهورم بە پیاوێکی مەغدور غەدری لێکراو بووە بڕیارم داوە هاوکاری بکەم کاگەڵی بووم کارم کردووە بەڵێ وایە کورە تو کوڕەکەت ڕکلامی کوڕەکەت کاندید بوو هەموو ڕکلامە کرد و بەڕێی گەل دەکرد بە قوربان کاری دەکرد نەدەگونجا لەگەڵی کار بکەین و ڕێزم بۆی هەیە ئێستا چین بۆ بکرێ بۆ ئەوەی لەو حاڵەتی تێدایە بۆی دەکەم هیچ کێشەیەکم لەگەڵ ئەویش نییە کاچ خۆم 2 مانگ لەمە وەر بە مەسعودیش نەدەگۆ سەرۆک هەموو ڕکلامەکان لە خزمەت بەرەی گەلت ئەو دەمیش کردووە لە هاوڵاتیت کردووە خزمەتی بەرەی گەل یعنی بە زەوق خۆتە ئەو ڕوبەرەی گەلە سبەی پارتیە کورە براکەمان دەشت باشە وەڵی نازانم ئەوە لە ئەو فەنتەلۆس ئەو ڕۆژدان نارزووی من نییە خۆ توش زەوق خۆتە بەس مێژووی هاوڵاتی لە کەدار دەکەی پێم دەکرێت ئەزانم بەس ئاستە چی ینی تاوان دەکەی کاک تاریق بەرامبەر مێژوو یعنی بڕوا بکە بە ناوەکی زۆر جوانتان هەبوو کورە بە شەڵە مەسعود بارزانی 80 ساڵە بە قوربان تۆ ناتوانانی مێژووی من بە تەلەفۆنێک ناشرینکەی تەحسین شاوێز هەموو ژیانی 2 برای شەهیدە کە بووە جاش تەواو ئەوە نییە تو مۆرەکرد لە دەستەوەکەی خۆت دەڵێ قەی ناکە نا بەس مێژووی ناخوا ئەتو سەیری کاچ خۆم ژیان وایە کەسە گیڤارە چەند شۆڕ ژێربی زەلامەکی کوشتبی لە ژێر دەسەڵاتی دەوڵەت بە مادەی 406 دەدرێتە دادگا ئەوە تاپۆ نییە بڵێ ئەمن نە هاوڵاتی ئەو مێژۆم هەیە ئەتوو مێژوود لە دوای ئەوەی کە ئەو کۆدەتایەت کردیە دژی ئەو پەیامەی 20 ساڵەی دژی خەباتی 20 ساڵی ئاوڵاتی تۆ ئەو مێژە لە تو نامینێتەوە ئەوە دڵنیا بە پێش کاکە هەموو کاج خۆم هەزاران هەر ئەتونی هەمووانەی بووینە پارتی لە تو شۆڕ ژێرتر بوون بەڵام کە کەتنە دووپارەی بوونە کەسێ ئەو مەهابات قەرەداغێ لە سوید بوو 100 لە تو شۆڕ ژێرتر بووە نا من پێ دەڵێم یعنی سیر مەکە هەموو خەڵکانە بووینە پارتی وێچێتی ئەوە دیتت مرد چەند کەس هاتە لەوە تو شەر ئەوەندە دەدێتن ناگە کۆدە کاکەم بۆ خۆم ڕێز لە ئومێد خۆشناو دەگرم لەبەرەوەی پارتێکە باشکە لاان دەکە بەس ڕێز لەنگۆ ناگرم فێر لەو میلەتەی دەکەی بڵاو دەکەم وی بۆ کرد بۆ دەمەیە خەڵک بتان ناسێتن من نەئەترسم نەشەرمەکەم ناپێم ئەیبە بگرێژەی شانازیە من لە ئەم مەرحەلەیەدا دۆسیاتی پارتی بکەم بیکە براکەم بەس ئەمن پێ دەڵێم وەکو تاریخ فاتح بیکە تاوانە تو ئەو مافەت نییە بە ناوی ئەو مێژوە قسە بکە یعنی معقولە ئەمن دامەزرێنەری چاکم بڵێم چاک بە زەوق خۆمە دامەزرێنەری گروپی عەبدەی شوبات کاک تاریق ئەمن لە دوو ڕێکخراو دامەزرێنەری دینەمەوە بوومە نانە دڵنیا بە بڵاو دەکەمەوە با خەڵک بدناسێ تاریق فاتح چ کەسێکە چی لێ هاتیە بەس کار لێ دەکەم بڕۆ ببە پارتی وەکو سەرۆ قادر وەکو بەدران حەبیب وەکو ئازاد جولیانی زۆر شەریفترە لەوەی ئەو بە ناوی میدیای هەتا ئەحمەد میرەش با من بەوەی بە غەڵەت نەڕێم ئەویش لە ڤینی وەلێ کردیە یعنی بە جددی تاوانە لە سەرتان ئەو مێژۆ نامن ئەوە بە ئاشکا دەڵێم خۆ لەسەرم باس کردی و قابلە چییە لەو مینبەرەی تو ڕەخنە لە هەزاران کەس گیرایە یعنی چییە بۆ ئەویش لە ڤینی کردە مینبەرە چێچێتی فەرقی چییە کورە برا قەناعەت نییە نێ پارتی وێچێتی تۆ 20 ساڵ بە خەڵک برێ ئەوانە شەیتانن دوای لە پڕێک هەموو کەسە گواز سوک نییە کاچ خۆم هەموو کەسە گواز
بابزان خۆ عمرمان ئەمەش لە نۆتیەکۆ منەوە پۆسیۆنم هەتا ئێستا کاک تارق دوو فلسم نەبووە نەبوومە پارتی دەگرەوی چ لەگە بکەم کا من خۆم دەناسم یعنی ئەمن ڕوبەڕووی مەرگ ببمەوە نەبمە پارتیویشی کوورە کاچ خۆم واز بێنە لە ئوسلوبانە تۆ کوورە گرەوی چ لەگە من دەگەی کاچ خۆم بقنە خۆ گۆترێ عەشایری نییە عەیبە عەیب تۆ ڕۆژنامە نووسی لە تەهەڕب ئەو نەوعانە ڕەشبینی بڵاو دەکەنەوە نەخێر نەکەر ئەمن نابمە پارتی بەدەیان هەزار کەسەیە ڕەخنەش لە سیاسەتی پارتی دەگری خۆمە ناڵێن دوژمنکاری پارتی بکە ئەڵێن ئەو پەیامەی هاوڵاتی هەیبووی تاوانە جەنابەت ئێستا کە دەی ئەوەی دەدەی بە بای دەدەی برا قەیدی ناکە بەس تو مافت نییە خاوەر امتیازێک بی خۆمانەیە کاکە مافی قانونی هەموو شتێکی خۆمەیە حەقی خۆمەوە یعنی بەس جەنابەت پێوەماندی بوو چەند هەزار کەس پێوەی مادوم خۆ ئەرشیفی هەیە ئەوە مێژووی هەیە بەر قوربان یعنی ئەوە کوی یەکێک یعنی واشنگتن پۆست ئیمڵکی ئەو کەسەیە بە کەیف خۆی لەو ڕۆبی باتە ئەولای لەو لابی باتە ئەولای یعنی یەکێک ئەوان تێگەشتنی خۆیان کاکە لە انتخاباتێکدا هاوکاری شوێنێک دەکەن ئەو نوعەلێکدان لە شوێنی تر دەکەنەوە کاک تارێق کاکە هیچ کەسێک لە دنیادا بێلایەن نییە بێلایانی ئەمەش بێلایانی بە زەمانە سەفی خەڵکی تۆ لایەنەکەی تۆ دژایەتیکردنی پارتیە دەست خۆش کاکە دژایەتی نییە تۆ بەناو ڕۆژنامە نووسی ئەمە ڕەخنەگرین پارتی هەزاران خزم و کەسوکاری منی تێدایە تێم دەگەی یەکێتی هەزاران خزم و کەس ئەمە سەردەمانە بەس ئەمە ڕەخنەگرین خەڵکی ئۆپۆزیسیۆنمانایەوە نییە نەجوێن دەدا نە دوژمنکاری دەیگرم خۆ لە بۆ خاتری تو نییە کاک تارێق بەقورە من ئەڵێم هاوڵاتی مولکی تو نییە تاوانە ئەنگۆ ئەو مێژووی ئەو خەڵکەی هەمووی بەبا دەدەی دوو بڕۆ ببە پارتی زۆر شەریفترە لەوەی لە پەنای هاوڵاتیەوە دەی برا من چیم کردو بۆ هاوڵاتی تۆ ئاگال لە چێ لە خۆتۆ لە ئەوروپا دانیشتوی کاکە لە ئەوروپا دانیشم من ئەلێرە لێم درایە ڕەنگی ئەتو لێ نەدرایە بە قوربان نازانی من چیم کردو بۆ هاوڵاتی هەرچیت کردبی وەکو هەموو خەڵکێک ئەگەر دوێنێ گەیڤارا ببی لە ناو میدیای هەلی ئەوڕۆ وەکو تاوانبار و ناپاکت شێکی لە چاوی من بەجددیمە نەک لە چاوی من بڕۆ وەرە بڕۆ ئەوە بکە یەک کۆمنت بنووسە بڵێ ڕاتان چێ لەسەر هاوڵاتی ئێستا باشە پۆست کار خوددایە نازانم باوەڕت پێێتی یانە من باوەڕم پێێتی دەمتوانی 500 ملیۆن خاوەنی 500 ملیۆن دۆلار بم نەم کردووە لە پێناوی سەر بە خۆی و ئازادی هاوڵاتیدا کردوومە سەردەمێک وا بووە سەردەمێک ڕەنگی لەگەڵت دامە سەردەمێتیش زۆر سپاس دەکەم کە لەمەدا لەگەڵندای من نەتیژ ناکەم بەسەر کەسدا بەڵام ئێستا تێگەیشتن و خەناعەتی من ئاوا هەیە کاکە حەق خۆتە تۆ بۆچی پێت ناقۆ قوڵی ناکەی کاک تارێق حەقەچی ڕەوای خۆتە بڵێ کاکە تەواو ئەمن لە خۆم دەچم دەبمە پارتی من سەرنجم ئەوەیە کورە پارتی بوون چییە خۆ ئینتیمانیە ئەو سیاسە فەرقی تو مشتەکۆڵە چییە فەرقی تو برا من بوومەتە گۆڕان کاکە تو واز بێنە لەسە تا بیستی پلە و پۆستی بزوردنەوەی گۆڕانەمە بوو بوومەتە تۆ واز لەوە بینە ئێستا تو لە هەوڵ ڕوبی ئەو حیسەیە کە ئێستا هەموو شەڕی لەسەر مەعمەلی چیمەتۆگە ڕوبی ئەوە حیسەی مەعمەلی چیمەتۆ دەبوو بەهی من کاک تارێق نابم بە حیزبی کاک تارێق بەلاش هاوکاری نۆژراوە مستەفام کردووە کاک تارێق ئینتیما حزبی فەرقە ئینتیما حزبی فەرقە تۆ ئێستا لە بواری پراکتیکی میدیایی لە خزمەت مەسعود بارزانی دای لە خزمەت پارتی دای وایانە ئیمزاکەت کردبێ نەتکردبێ تۆ هەوی فەرقی تو مشتەکۆڵە نمایە ئەمن تەئەسف لەوە دەخۆ میدیاجی سێبەری پارتی لەگەڵ هاوڵاتی هاتیتە یەک ئاست یعنی ژان دەمگرێ کە ئەو پەڕی لە پاز تۆ ژان دەوگری پێم ناخۆشە حەزێت دەخۆی ئەزاری من چم پێ ناخۆشە یعنی خەڵکانێکی زۆر پێوەماندی بوون ئەمن کە دەڵێم هیچ پێوەماندی نەبوویمەوە ئەنگۆ وەکو حزبەکان وەڵا ئەو مولکی خۆمە بە زەوقی خۆمە چی لێ دەکەم لێ بکەم ئەوە سپاس کاک تاریخی ئەنی من ناتوانم زیاتر زەخت لێ بکەم دەستگای ئەهلی مڵکی خەڵکە کورە بابە ئەهلی ژوی هەندە شت مورال و ئەخلاقە بە قوربان کە دەڵێ مورال و ئەخلاقە خۆت و بە تاقتەنێ هەموو شتەکت نەکردیە کەی جەری دەکرد بە تاقتەنێ دەکرد مۆرال و ئەخلاق فێری من بکەی برام بەڵێ هیچ پێت ناخۆش نەبی هیچ ئەیبی ژنیان ساڵە مۆرال و ئەخلاق فێری خەڵک دەکەم ئێقەی ناگە بەس لە ئاخری تەسلیم بیەوە من لەگەڵتدام لە قۆناغێک دەورەشی جوانتان هەبووە من پێ بڵم باشترین ئەخلاق بۆ خەڵکی
میدیاکار توزانم ڕۆشن بیر ئەوەیە کە بە باش بڵێ باش و بەخراپ بڵێ ئەمن لەگەڵتدام وەرە پێم بڵێ مەسعود بارزان چ ئاڵوگۆڕێک لێ ڕوویدایە چاکسازی کردیە تێم دەگەی لەگە داگیرکەر تەوسی چی کردووە چاکسازی چی کردو کۆمەلگای هەموو وێران بۆ 4 مانگە مەعاش نەدرا سیستەمەکی بنەماڵەیی هینە دەیان ڕۆژنامە نووس هەر دوێنێ کاکە خەڵکی سڤیل سەجادەی بە گولە لیدایە بە قوربان خەڵکی سڤیل چی فەرقی هەیە لەگە عەودەی شوبات خەڵک لۆ تۆ چ دەدەی دە بۆ من دەی هیچ هێزێک لە دنیادا حەقی ئەوەی نییە خوێنی خەڵک بشڕێ ئەوە دروستمە ئەوە کاکە ئەوە دیتە دوێنێ ڕوویدا تۆ ڕێی چییە لەسەر ئەوەی دوێنێ هێزی پارتی وەکو لالەزار خراپتر لالەزار ئینقلاب گوایە هەوڵی اختیال هەبووە ئەوێ خەڵک چوتە سەرزادەی سەر باشە باشە ئەو لۆ خەڵکی سڤیل وای کرد بە قوربان ئەو لۆ خەڵکی سڤیل هاتە سەرزادە دەرێت تەعینم دەوێ بڵاوی دەکەیتەوە هەر هەڵوێستی توندی پارتی بەرامبەر بە هەر هێزێک هەر جوڵانەوەیشی کۆمەڵایەتی هەر ڕۆژنامە بەنووسێک هەر کەسێک حتا ئەگەر بەرامبەر بە جەنابەت بیکەن من ئیدانەیەکەم و من داوا دەکەم لە ڕووی یاساییەوە کار لەسەر ڕوو بکرێ هەر کەسێک پارتی غەدری لێکردووە دەبێ پارتیزای خۆی وەربگرێ لە چی وەربگرێ لە چی وەرگری کە تو بەوەی بڵێ سەرۆک کەوی سەرۆکی ئەو حیزبێ کاچ خمۆکو کاک تارق چەند کەس تو لەو کوردستانە دەژی یاسای چواری چەند ڕۆژنامە نووس تیرۆر کرا چەند ڕۆژنامە چی حەقی وەرگیرە بە قوربان یاسای چواری چی تۆ بەو ئاخری عمرت دەی وەرکی جەناب تۆ وەرکی منی شەوەرکی ئەوانی کەشە لەسەر باشە باش خۆمە خەبات دەکەین بەس دادگا دەزانین تۆ ئەندام کەرتێکی پێچێتی و ئەندام لقێکی پارتی گیراوە لەسەر گەندەڵی بە قوربان ڕۆژێک هەر دەگیرە خەمە نەبێت کورسی 20 ساڵ عمر ماڕۆی تۆ ئەوجە دوای ئەو هەموو گەندەڵی ئەو هەموو شتیت من پێ دەڵێم کاچ خۆم طبیعیە لە ڕۆژنامای بنووسە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بارزانی کاکەکەشی دۆ زیاد بۆ ئەوەی وردە ئەو شتانش چارەسەر کاکە خۆ بەوە نییە وەرە ناو سوسیال میدیا بنووسە سەرۆک بارزانی باشە بزانە چەند کەس لێت دەکڕی خۆ تو زەوق خۆت نییە دوو لە بواری ئەتەکی کورە ئەکانی چ دەرەکەوێت تۆ لەو سوسیال میدیا دوو کەس ناوێری دیفاع لە مەسعود بارزانی بکە بە قوربان ملیۆن کەس پڕی دەداتێ بەس مێژووت تۆڕان ئێدەوەرە ناو خەڵک بزانە خەڵک باشە ناکوڕ خۆ وێنەکە ڕوونە خۆرە تو یەکەم کەس نی ئازاد جوندیانی دوێنێ و ئەوڕۆ چەند فەرقی هەیە عەبدوڵای شێخوا مبارەک دەیان لەو کەسانەی بووینە پارتی چیان لێ هات کاکە ئەمن لۆم زۆر ئاسایە خەڵکێک پارتیە بەس بەڕاستی بەدەستی دوو زۆر ناشیژنە بڕم لەو تەلەفۆنە ناوی کەس لەگەڵ من مەهێنا ئازاد جوندیانی چێتی تو مشکلێکی کابراەتی بوو حەقەشەوای خۆی بوو کەس گلەی نەکە یعنی لۆ فکر کاگازات خۆ ئازا برادری منشە لۆ فکر چۆ لەگە وێن دەرکەتیە دەڵالی کرد چەندی خەڵکی کڕی لەو ئینتخاباتی خەڵکی دەکڕی تۆ دادوەری ئەگەر بە هەندێ بی کاک تارق لەو هاوڵاتی تو دەبا لە یەکەم ژمارەوە دەرنەچی ئەو قسانەیە من دەکەم 20 ساڵ ئەنگۆ دەتان کرد تازە درەنگ تێگەیشتی یعنی بەجددیمە 20 ساڵە ناوی هەزاران کەس ئەزمونە مەرحەلەیە ئەوە ئەزمون نییە ئەوەش بەتاڵە ئەوە تەسلیم بوونەوەیە ئەوە زۆر جودایە ئینسان ئەمن لە گەنجی تون بووم ئێستا میانڕەوتر بوویمە لە چاو ئەوە فەرقە بەڵام ئەوەی تو تەسلیم بوونە خیانەتە لە قەڵام دەکەن ئەوە ڕێی منە تەشیریت یعنی معقولە ئەتوو هەتا دوێنێ کەسەکت پێشەیتان بووە ئەو ڕۆ کاک تاریخ هەتا دوێنێ بە خەڵکت دەگوت ئەوە شەیتانە ئەو ڕۆبێ بڵێ ڕەحمانە چۆن هاوڵاتی وای بوێ نادەکرد هەموو ئاراستەی بەو ئاراستەیە بوو برا من باشم نەبیرە هاوڵاتی یەکەم مینبەر بوو گوتی بنەماڵەی بارزانی وان شەڕتان کردیە ئێستا لە بۆ من هاتی دەبێت سەرۆک شارازێکی گەورەی هاوڵاتی ئەوەیە کە توانیمان ڕەوانشاد جەلال تاڵەبانی ڕەوانشاد دەمشورا مستەفا تەمەندرێژ بێ کاک مەسعودمان هێنایە سەر ئاسی ڕەخنەگرتن
تۆ بەشێکی هەموو نی خودایی کە حیزب بۆی دانابوون ئێمە هێنامانە خوارێ کردمان بە ئینسان کە قابلی غەڵەتن کە قابل ئەوەی ڕەخنیان لێم گیرێ و ڕەخنیان لێ گیرا و قبوڵیان کرد قبولی چێن نانا ئەنگۆ بەشێکی زۆر لاوەچی بوون هەموو نییە هاوا خۆت پیشان دەدەی هاوڵاتیە ئاوێنەیە لە ڤینە بەشەکن ڕەوەندی کوردی بەشەکە سوسیال میدیا بەشەکە من گەورم کردو حەزەکەم باش بزانی ئاوە نەش لە هاوڵاتی جابوونێت قەیناکە نابووتانە هەمووی ئێمە کورە بە هەندێبی پارتیش پارتی بوو 50 حزب لێ هات دەدرێت خوا معقولە برێ وەڵای مێژووی پارتی مێژووی هەمووی ئێمەیە شتیوا لە چی هەبووە نانیا و براکەم هەولێکدانۆژ عەشایریە بە قوربان ڕەوەندی کوردی دەیان ڕێکخراوی وەکو چاک سۆسیال میدیا پاڵتاک بە قوربان کوردستان پۆست ئەوانە هەموو لە ئێوە زیاتریان کردبی کەمتریان نەکردیە تۆ بەشێکی زۆر بچووکی وە بەخۆشت یەک کەس بووی ڕەنگبی کەمترین قوربانیشت داوی لە چاو خەڵکیتکە بۆیە مەیکەنەی خۆتان کەس ئەمولکەی نییە بڵێ ئەوەی هی منە نەئی هەموو خەڵکە ئەتوش هاوڵاتی تا ئەوەندەی لەگەڵی دابوویش دەورێکی باشە بوو بەس ئەمن تەئەسف دەخۆم فەرمی جێگا و ڕێگامان دیار بووە هەموو شتێکمان دیار بووە بەرپرسیار بووین بەرامبەر بە حرفێک کە بڵاومان کردوێتەوە بە وشەیەک بە راپۆرتێک بە هەواڵێک ڕێگەڕی یاسایی بووینێتەوە دۆ خەڵک لێرە توش نەبووە کاکەیەک دقە کوردستان پۆز وەکو تو سێ شکایەتی لێکرا هەر شکایەتی 5 دەفتەری دۆڕاندیە هەوڵی تیرۆری بۆ تو چیت کردیە چەند شکایەت لێکرایە من یەک شکایەتم نەدۆڕاندوە تەست لە هەمێژوی هاوڵاتی کورە بابم بەبیرم دێت دەڵالیتان دەکرد پارەتان خردەکردەوە شکایەتەش تاالبانی و تاالبانی لێتان خۆش بوو ئەو قسانە چێ دەیکەی تۆ لە وڵات دەچی ئەوروپا ئەدە ئەوە نییە مەسەلەیەمان نەدۆڕان کاکە بە قوربان ئەوە نییە یعنی تۆ بوابی مادام دادگە زۆر تەواوە بە پێی تەقدیرێکی و کاکەوە مەکی ئامێدی 6 شکایەتی دەکرایە بە هەموو میدیای هەلی 6 شکایەتیان لێ نەکرایە 5,000 هەولی سوستانی درایە بە قوربان 5,000 هەولی تیرۆری درایە هەولی سوستانی ماڵی لەو ئەوروپا درایە لە تو کرایە وە مەبن خەبات ڕەوەندی کوردی ئەمنیش تێ هەڵدراوم ئەمنیش زود کراوم بەس خۆ من نەکردەوە بە هەواڵ و بە خەبەر و بڵای کەمەوە پاڵەوانەتی پێوکەم پاڵەوانەتی نییە ئەو بەشەکە لە مێژوو ڕەشی پارتیوچێتی دەبی بەعز بکرێت ئەی بێدەنگ بین تۆ بێدەنگ کاک تارق بە قوربان نقطەی من لەوەدایە وا مەکەن خەڵک لە ڕەوەندی کوردی کە قسە دەکاتن لێرە هەزاران مافیا هەیە چەندین هەوڵ دراوە لە خەڵکیان داوە لە خەڵکیان لەو ئەوروپای داوە وا مە بنەرچی لە ئەوروپایە شتی پێ دەکرێتن ئەگەر وابی هەزاران کەس حەز دەکە قسە بکە بەس ناوێری قسە بکە نازانم بۆ خەڵکە سەردەمێک وە دەکرد نەک ئێستا سەردەمێک وە بە تەنیا نەبووی سوپایەک خەڵکی جوانە لەگەڵدا بوو دەستێرا لەو شارە پشگیری شاوری لاهوری شەخزەنگی بکە من کردم چی نەمێراوە بەو شێوە نەبوو نا من ئاموم لە بیرە چی بەو شێوە نەبوو ئێمە متابە ئەمان کرد خراپ نەبوو هاوڵاتی بابەت و مینبەرێکی بەرەی گەل بووی کاک تارێق بە قوربان یعنی معقولە تخوا دیفاع لەو ئەوەی نەکەی دوای خۆمی ئەوەی لەناو سەحەکەدا شەڕ بکە یاوەی لە دوور قسە بکە کاک تارق تێم دەبێت بۆ نایتەوە لێرەم کارانە کاک تارق زای من ئازاترم یا تۆ کاک تارق ئەم لەناو سوید لە وڵاتە مافیاییە مافیاگەریە کە ڕۆژ نەبوو لە یەک مانگ 30 تەقینەوە و تیرۆر هەبووە مافیا بە $100 دەتکوژی هاتن لەبەر دەرکەی لێیان دایمە لە کوردستان 9 ساڵ لەوێن دەبووم 1 دقە نا مزادرە سم مەکە 9 ساڵ لەو هەولێرە بوومە 100 هەنچی توور ڕوبەڕووی مەرگ بوویمەوە یەک کەسیش نەبوو دیفاعمان لێ بکاتن یەک مینبەریش نەبووە 3000 تەقەمان لێکرایە مزادە بە خەڵک مەفرۆشە ئەمە ئەمە کوڕی ئەو هەولێرەن بڕ ئاخر مزادە بە خەڵک لەو ئەوروپای ئەمەش دەستیلۆ دەبن قیادەکانی پارتیوێت قیادەکانی هەر ڕکابەری پارتیش جورئەت ناکە ئێمە بەشێکی نەتێکشکانی جەبەروتی پارتیوێچێتی ئەمە لە ئەوروپای کەتینە دوو بەرپرس کورە با بە خۆتێکشکان بە ڕۆژێک ناکرێ ئەمە خێزەکی ڕەخنەگرین هەوڵ دەدەین ئەوەی ئەتوو بازی دەکەین فعلەن پارتیوێچێتی فشاری گەورەمان کردی خۆمە کێشەی شەخسیمان نییە بە قوربان لەگە ماڵی بارزانانی تاالبەری گەرم و کێشەیەکی درێژخایەنە هەرکەس ئازادە بازانین نەتیجە کێ سەر دەکەێت باشە براکەم پێویست ناکە بەس
من تکایکی برانە لێ دەکەم غەڵەتەکی گەورەت کردیە لێرە ڕای بگری باشترە مێژووی خۆت خۆم بە غەڵەت نازانم باشە براکەم ئازادی بەس مێژوشی وەکو مەهابەت قەرەداغی دەبی سەر چاق